لەگەڵ سەرقاڵبوونی هێزەکانمان بە فەرمانی وەزارەتی ناوخۆ و پارێزگاری سلێمانیەوە کە خەڵکی ڕێنمایی و بازگەدانان بووین کاتی کەرەنتینەکە، دیارە هەندێک خەڵکی هەلپەرست فرسەتیان نابوو کە لە چەند شوێنێکی شاری سلێمانی خانووی تەجاوز و داگیرکردنی ئەرز دەست پێ بکەن. بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ڕاستەوخۆ بنکە و بەشەکانی ڕاستپارت کە ئەو کەسانەیە و کارانەکەن دەزیریان بکەن. بۆیە لە 11 سێ تا ئەمڕۆ 167 کەسمان دەزیر کردووە لە خاوەن کەسەکان کە تەجاوزەکەیان کردووە، ئەوانەی کە کاریان تیا کردووە، ئەوەی کە ڕێگە پێدانی پێیاون، ئەمانە دەزیر کراون و دراونەتە دادگا بۆی ئیجراعاتی یاساییان لەگەڵا کرێ. لەگەڵیشان نووسایەکمان ئاراستەی دادگای تێڵچوونەوەی سلێمانی کردووە کە وا بکرێت سزاکان قورستر بن بۆ ئەو کەسانی کە پەنا ئەبەنە بەرەوەی کە مڵکی میری داگیرکەن یا تەجاوزکەنە سەر عەرزی حکومی ئیجراعاتەکان تونتر بێ لەگەڵیان ناو.